لایلای نەمامی گیانم یەکێک لە گۆرانیە فۆلکلۆرە تایبەتەکانە و بەدەنگی یەکێک لە گۆرانی بێژ و مامۆستا هەرە دیارەکانی نێو دنیای ئاواز و گۆرانی و موزیک کوردی مامۆستا مەزاری خالقی گوێمان لێ بووە. لە ئێستاە گۆرانی بێژی دیار و دەنگخۆش کەویار ئەم بەرهەمەی جارێکی تر وتۆتەوە و پێشکەش بە هەوادارانی خۆی کردوێتەوە. ڕۆڵی خۆشەویست بینای چاوە هێزی ئەژنۆ خانما گۆرانی بێژ کەویار بە دەنگی خۆی یەکێک لە گۆرانی فۆلکلۆرە کوردیە بەناوبانگەکان دەڵێتەوە بە ناوی لایلای نەمامی گیانم کە یەکێکە لەو گۆرانیانی کە مامۆستا و هونەرمەند مەزەری خالقی وتوێتەوە. کەویاریش بە دەنگی خۆی دەیڵێتەوە و وڵاوی کردوتەوە. هەتا دەیتەوە هەر چاوەڕێ هەلوورکی مناڵی هەلوورکی مناڵیت هەڕا دەژنێ لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم بەدڵ چاودێری داکەم خەوە دەردەگیانم خەوە دەردەگیانم هەی لایە 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 زۆر پێشیرینم لایە ئینواتە کووسە بینێ دوژدە